1 کیلۆ زەیت زیاتر لە 1 ملیۆنێکە تقریبان ئێمە لە 2018 بۆ 20 ئێرە بە تەواوەتی دامەزرا سواز بۆخوا کە دەستمان پێ کردووە. محەممەد چەند زۆرە زەیتانە ئەگەرەوەم پێ بڵێ ئێمە هاوە خۆتە هەرچی زۆری زەیتانەوێ ئەوەی بە خیاڵتانە دێت لێرە داوایکەن هەیە بەڵام بە ژماردن ئەوە کە ئێستا دووبارە چێکمان کردووە زیاتر لە 100 زۆر زەیتە بە 101 زۆر زەیتە. باش ئەگەر باسش زەیتەکان بۆ پێزتانە کلێکوانە هەنسین باسی چۆ زەیتانان بۆ ئێمە ڕۆژانە بە چەندین شێواز بە چەندین ئامێری پێشکەوتوو کە پێشکەوتترین ئامێر لە دنیاە ئامێری کۆلت پرێسە یانەی بە ڕێگایەکی سار زەیتەکە دروستەکە و لە پێشە لە قەدیمیشە چەندین زۆر ڕێگای تر هەبووە بەڵام ئەمە تەندروستترین ڕێگایە و باشترین ڕێگایە کە زەیتی بۆ نمونە ئێستا ئەمە زەیتی خەردەلە بۆ نمونە ئەمە زەیتی خاکشیرە زەیتی قاوە زەیتی بۆ نمونە ڕازیانە ڕازیانە تۆزێک دەگمەنیش نرخەکەشی بەرزە وڵای زەیتمان هەیە 1 کیلۆ زەیت زیاتر لە 1 ملیۆنێکە یعنی ملیۆنێک دینار 1 کیلۆ زەیتە یەک دەبەیەکی 1 کیلۆیی بە 1 ملیۆن دینار. ئەمە کام زۆرە زەیتەیە زەیتی قەرنەفڵمان هەیە کە زۆر بە قورسی دەرێنرێ ئێستامە نرخی تقریبان 400,000 ئەمەیانە کە لە بەردەستانە لیتریان 1 کیلۆ تقریبا 1 کیلۆی نای لتر 1 کیلۆیە تقریبا نزیکن لە یەکەوە و ئەم زەیتانە هەندێکی قڕز دەرئەهێنرێ جاری وایە چەند ڕۆژ یەڵە 1 کیلۆ دەرێنێ بۆ نەزەیتی شمڵی بۆ نمونە نزیکەی جاری وایە 3 ڕۆژ 4 ڕۆژێوێ بۆ نە بە یەک ئامێرەگە بتوێ دەریبێنی و زۆر بە قورسی بە سەختی دروستیەکە ئەم زەیتانەی تریش بە هەمان شێوە بەڵام زەیتی تریشمانەی ڕۆژانە بە چەنەها کیلۆ هەندێک زەیتیشمانەیە وەکو گڵۆ بە ڕۆژەکە بۆ چێژ بەکارێنین بە تۆن دروستەکرێ وڵای ئەگەر سێرش گوڵە بە ڕۆژەکەش پێم خۆشە. کاک محەممەد ئەگەر پێم بڵێ ساخنەوەی لە بازار چۆنە وڵاهی بەگشتی خەڵکی زۆر ڕۆژەکەی خەڵکی زۆر تامەزرۆی ئەم زۆرە زەیتانەیە ئەوەی دێ بۆ ئێرە چکە کارگەکەمان نەتوانین بیتە ناوێ بە چاوی خۆت هەمووی ببینی چۆن دروستە کرێ یعنی بەبێ ئەوەی بڵێن ئەمە نابێ و ئەمە سڕی شەو نازانسی هەموو کەس وەکو بەڕێستان ئەتوانێ بە شوێکی تەندروست بێتە ژوورەوە بە چاو خۆی ببینێ ئەو گڵۆ بە ڕۆژە ها چۆن ناوکی گڵۆ بە ڕۆژەکە چۆن زەیتەکە دروستەکە بۆ ئەوەی کە دێتە ژوورەوە یعنی یەکسە بڕیارە داڵێ هەتا ئێمە ئەم زەیتی نوێبوونەوە بۆ نمونە ئەم زەیتی گڵۆ بە ڕۆژەیە ئەوەی ئەوە بەکارێنین تازە هیچ زەیتێکی تر بەکار نایێنین.